حکوومەتی هەرێم گرێبەستێکی نوێی لە بواری نەوت لەگەڵ کۆمپانیایەکی بیانی ئەنجامدا بە مەبەستی وردبینیکردن و خستنەڕووی شەفافیت لە کەیسی نەوتدا کە بە پێی گرێبەستەکە دیلۆیت وردبینی بۆ سەرجەم پرۆسەکانی نەوت و گاز دەکات لە بەرهەمهێنانیەوە تاوەکو فرۆشتنی و مانگانەش راپۆرتی خۆی لەو بارەوە بڵاو دەکاتەوە. شارەزایەکی نەوتیش دەڵێت دەبوایە حکوومەت لە ڕووی تەکنیکیەوە گرێبەستی کردبە نەوەک وردبینی. هاوکات دەشڵێت داتاکان هەر ئەو داتایانن کە لە دەستی وەزارەتی سامانە سروشتیەکاندایە. حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی وەزارەتی سامانە سروشتیەکان پێویستی بە ئەزمموی تەکنیکی دەرەوەیە لە مەسەلەی هەناردەکردن و بە کاڵاکردنی نەوت و بە بازارکردنی نەوت پێم وانیە ئەوەندە پێویستی بە داتاکردنی نەوت بێ لە بواری شەفافیت، چونکە شەفافیت پرسێک ئەکرێت لە سیاسەتی ناوخۆ بە تایبەتی لە سیاسەتی نەوتی سامانە سروشتەکان لە گۆشەیەکدا جێی بۆ ببێتەوە. پێم وانیە ئەزمموونێکی دەرەوە بێ زیاتر لەوان داتات بۆ کۆکەنەوە، چونکە لە کۆی گشتی مەلەوفی نەوت لە بەردەستی وەزارەت سامانە سروشتەکان و ئەنجومەنی نەفت و غاز و ئەولانانی کە بەشدارن لە ئەنجومەنی نەفت و غاز. ڕاوێژکارێکی پەرلەمانیش دەڵێت هەر گرێبەستێک دەکرێت پێویستە لە ڕێگەی یاسا و بە بەشداری سەرجەم لایەنە سیاسیەکانەوە بکرێت، هەر بڕیارێکیش بەبێ لایەنەکانی دیکە بکرێت ئەوە شکست دێنێت. هاوکات دەشڵێت تا ئێستا یاسای سندوقی داهاتە نەوتیەکان جێگیر نەکراوە و کۆمەڵێک کێشەی یاسایی بوونی هەیە چۆن دەکرێت گرێبەستێک بە پارەیەکی خەیاڵی لە بواری وردبینی نەوتدا بکرێت. ئێمە لە کوردستان بمانەوێ هەر بڕیارێک بدەین دەبێ ئەم بڕیارێکی نیشتیمانی بێ، بڕیارێک بێ هەموو لایەنە سیاسەکان تیای بن، بڕیارێک بێ دامەزراوەکانمان کە بە دامەزراوی شەرعی و یاسایی دەزانن بەشدار بن لەو بڕیارەی. ئێمە لە پێناو چ ئەو سیاسەتە دەگرینە بەر چەند قازانجی ئەو میلەتەی تێدایە. بەداخەوە لە کوردستاندا تا ئێستا بە هەر بارێک سیاسەتەکەیان بردبی سیاسەتێک نەبووە لە قازانجی میلەتەکەمان و کێشەی سەرەکیشیان ناشەفافێت بووە. کێشەکەش کێشەی ئەوە نییە کە تۆ کۆمپانیای وردبینی بینی، کێشەکە کێشەی یاسایە. تۆ لە کوردستان یاسات هەیە، یاسای نەوت و گازە. لە کوردستان یاسات هەیە، یاسای سندوقی داهاتەکانە. تۆ ئەو یاسای جێبەجێ نەکەی وردبینی چیەکەی؟ چاوەڕێ دەکرێت سیاسەتێکی متەوازن بگیرێتە بەر لەگەڵ عێراقیش بۆ هەر ڕێگایەک تەفاهم بکەین و شەفاف بین بۆ هەر بڕیارێکە دەدەین لە مەسلحەتی میلەتەکە. دوای ئەوەی وەزارەتی سامانە سروشتیەکان چەندین جار ئاماری تایبەت بە فرۆشتنی نەوتی بڵاو کردەوە، بەڵام لەلایەن بەشێک لە حیزب و شارەزایان ڕەخنە لە دۆسیەی نەوت و ناشەفافی لە داهاتەکەی گیرە. هەر بۆیە حکوومەت هەڵساوە بە ئیمزاکردنی گرێبەستێک بۆ وردبینیکردن لە بواری نەوتدا. شارەزایانیش دەڵێن ئەگەر دۆسیەی نەوت شەفاف بێت ئەوە حکوومەت خۆی دەتوانێت وردبینی بکات، بەڵام لە کاتێکدا ڕۆژانە بە تانکەر نەوت دەڕوات چۆن دەکرێت وردبینی بۆ ئەمە بکرێت و لەلایەکی تریش تەواوی مەلەفی نەوت لە ژێر دەستی سامانە سروشتیەکاندا بێت چۆن کۆمپانیایەک لە قاڕەیەکی تردا بێت و بتوانێت شەفافیەتی نەوت بۆ حکوومەت بخاتە ڕوو. ئاراس عەزیز، کەناڵی پێام، هەولێر.